یەکێکە لەو دەیانگەڕەکەی ناوەندی شاری سلێمانی کە بەهۆی کەمی و خراپی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە دانیشتوانەکەی لە دۆخێکی دژواردا ژیان دەگوزارێنن. گەڕەکی هوانە زیاتر لە 3000 ماڵی تێدایە. ئەمە جگەل لەوەی ناوچەی پیشەساسی دووی پارێزگای سلێمانیش دەکەوێتە نزیک ئەم گەڕەکە و هێندەی دیکە قەرەباڵقی بە ناوچەکەەوە بەدی دەکرێت. بەڵام بەهۆی کەمتەرخەمی حکومەت تا ئێستا کوچە و کۆڵانەکانی ئەم گەڕەکە قیتاو نەکراوە و دانیشتوانەکەی لە دۆخێکی تەواو ناهەمواردا دەژین. حەزەکەی نەگەر بۆمان جێبەجێکە ئێمەش وەکو ئەم شارانی تر وەکو ئەم جادە و کۆڵانانەی تر و بەڕێک و پێکی ئەی بۆمان ناکەن ئێمە شەر عەبدێکین وەکوانەکە هەموو شتێکیان بۆ کراوە. کورە بێ ئابی، کورە بێ مەکتەبی، مەکتەب کەمە بۆ مناڵ بڕۆ مەکتەبێکمانێ 3 دەوامە. ئەو 3 دەوامە لە چی تەلە بە حاڵیە بێ؟ جادە و کۆڵان ئاوایە بڕۆ ئەم تۆزەمە هەمی هەر لەسەر مەسرفی شانی خۆمانەمانیشمان کردوون. وەڵای ترم جادە و بانە و مەکتەب و ئاو و خەسخانێکی پسووکی لێدەی باکرێ بە خەسخانێکی گەورە و خۆش وەڵی زۆری تیا 3000-4000 ماڵی تایە. با فەحسێکی تیاابێ با خەتاماتێکی باشی تیاابێ بە هەموو شتێکمان بۆ بکەن. ئەی ئاومان نییە ئەی جادەمان نییە و ئەیکی وەڵا دەمێکە 10 ساڵەمان لێرە ئەیکی بە قوربان هەوڵ بەنشتی بکە دەوێتی بازارە خۆ شارە وانە چۆن قورزنی ئەوە ڕێگوبانە چۆن قورزنی بە قوربان خۆڵە ماخۆسارە ئاهینە بێ و بەرێ وەڵا کاکیجان. هەرچەندە دانیشتوانی گەڕەکەکە گرفتی کەم ئاوی نەبوونی قوتابخانەی پێویست و بنکەی تەندروستیشان هەیە، بەڵام قیرنەکردنی کۆڵانەکانیان گرفتەکانی دیکەیانی لەبیر بردوونەتەوە. پێشووتر دانیشتوانی گەڕەکەکە داوایان لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کردووە ئەگەر گەڕەکەکەشیان بۆ قیتاو ناکەن با ڕێگای هاتوچۆکردنی کاسبکارانی ناوچی پیشەساسی دووی سلێمانی کە بەناو گەڕەکەکەدا هاتوچۆ دەکەن قیتاو بکەن. وەڵای ئەمە حاڵ نیە و خەڵکەی تێ خواگای لێ سیارەمانی ئیبادە بۆ من هەموو ڕۆژێ ئەمە ڕۆژی 4000-5000 بێرایەم باشە یعنی ئەچی لەسەر جادەکەەوە ئەڕۆی بە هەمان شێوە ئیسیحامە مەجبوری ئەبێ ڕووکەیتەوە ئێرە ئەمە بە حساب ئاسانکاریە بۆ ئێمە بەڵام ئەمە حاڵەکەیەکەی بینی عنی یەکێ نییە بێت لایەکمان لێ بکاتەوە نازانین ڕووکەیتە کیە. لە بەرامبەردا پەیام لە سەرچاوەیەکی باڵای سەرۆکایەتی شارەوانی سلێمانیەوە زانیوێتی لە پلانیاندایە و بەڵی نیشدراوە ئەو ڕێگا سەرەکی قیتاو بکرێت، بەڵام بەگوتەی ئەو سەرچاوەیە لە ئێستادا ئەولەوێت بۆ ڕێگا سەرەکیەکانی نێو شارە و دوای تەواوبوونی کارەکان ڕوو لە گەڕەکەکان دەکەن هەڵبەت ئەگەر گرفتی دارایی نێتە پێش. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.